بەناوی خوای بەخشندەوە میهرەبان، ئازیزان و وەرزش دۆستان و بینەرانی کەناڵی سلێمانی تیڤی لە هەر کوێیەک و هەر جێگەیەکن ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من سیدات بابانیم، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش هاتمەوە خزمەتتان. تەوەری ئەم جارەی بەرنامەکەم دوو تەوەر لەخۆ دەکرێت. تەوەری یەکەم تایبەتەکەین بە بارودۆخ و کێشەکانی تۆپی فوتساڵ لە کوردستان، هەروەها بەشی دووەمی بەرنامەکە، تەوەری دووەمی بەرنامەکەم تایبەت دەبێت بە ئەزموونی کاری ئەو کەسەی کەوا میوان بە، ئەویش دکتۆر هاوکار سالارە، هەم مامۆستای زانکۆ هەم نابژیوانی نێودەوڵەتی. دکتۆر گیان بەخێر بێت. زۆر سوپاس کاکی دایکیان. دکتۆر گیان دووبارە بەخێرهاتن دەکەم. ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەم، پێت وایە بارودۆخی فوتساڵ یاخود بڵێن بارودۆخی تۆپی فوتساڵ لە کوردستان لە چ ئاستێکدایە لە ئێستەیە؟ سەرەتا بەنای خۆی گەورە مهرەبان سوپاسی جەناب دەکەم، سوپاسی کەناڵی سلێمانی خۆشەویست و بینەران و بیسەران دەکەم. سوپاس بۆم دەرفەتە کە بتوانین چەمکێکی کەی وەرزش لە کوردستانە باسکەین و تەوەرێکی کە سەبارەت بە تۆپی فوتساڵ بەڕاستی ئەگەر باسێکی بکەین وەکو مێژووکە یاتە کوردستانەوەی خۆم ئازمون ئاگام لێ بێ لە 2007ەوە هاتەوە کوردستان لە شاری سلێمانی دەورێکی نابژوانی کرایەوە بۆ شاری سلێمانی. دواتر خۆری یانەکانی شاری سلێمانی دۆکاتە، ینی کەما سەلیم و یانی ئاشتی و ینی یۆهان و یانەکانی سلێمانی بە شێوەیەکی گشتی بەشداریان کرد، ینی پێشمەرگە و ئیتر بەڕاستی خولێکی خۆش بوو. ئەمە باشی سلێمانی. ئێستا حالیان باسی یاری تۆپی فوتساڵ کەین. ئایا بارودۆخی فوتساڵ بەداخەوە ئێمە هەنگاوەکانمان بەرودواوە ڕۆ پێمان ناخۆشە. من دایمەن لە ژیان مەحەزەکەم شتەکان بە تەفاعول قسە بکەم، بە گەشتبینی قسە بکەم، بەڵام ناچارین لە قۆناغەکان پەنجە بنێ سەر برینەکان و بڵین لێرە با بۆستین، لێرە خەلەل هەیە، لێرە ئەبێ هەڵوێستەیە بکەین و یەکێتی تۆپی کوردستان و هەموو میدیاکان و ڕخنەگران و ئەوانەی کەیانەوێ یاریەکە بەرەو پێشەوە بڕوا ئاگدار بن. بەڕاستی تۆ پێ دوای خەلەلەکە لە کوێیە؟ بەڵێ وەڵی خۆی عادەتەن لە هەموو شوێنێکی پلان هەبوو، تەختیت هەبوو، تەمان ئیشی لەسەرەکرێ و دواتر مراقەبە ئەکرێ، باشە تەختیت ئەکرێ، دواتر مراقەبە ئەکرێ و چاودێری ئەکرێ. اینجا جێبەجێکردنەکەی ئیتر کەوتە سەر برادەران. بەڕاستی من ئەگەر باسی بکەم ئێستا ناچارە من باسی یەکی تۆپی کوردستان کەم، تۆزە قورسە قبوڵی ناکەن. ئێستا تۆ چۆن ناوەچی هەنە ڕخنەیەم پێم خۆشە، هەر ڕخنەیە بگری پێم خۆشە من وەڵام بمەوە، کە وەڵامش ئێمەوە داتا هەیە، ئەڵێ مامەساوانیە وایە. منش کە قسەی بکەم ئەترسم برادەران عاجز بن، بەڵام ئەمە ترسوشتی ناوێ. ئێمە کەسێکی پرۆفشنەڵی، ئەمە ڕاستیە، ئەمە ڕخنەیەکی بنیات نەرەگرین. کاکە سیداییان خۆشیان باشە زاناوکار سالار لە ژیانی خۆیدا کاتێک کە کێشێک ڕوویاوە دایمە ڕۆڵی ئیجابیمان بینیەوە. بۆ نمونەیەکێتی تۆپی کوردستان بۆیە دوو پارچەوە سیمینار میژەڕاوە لە شاری سلێمانی و لە هەولێر بۆ ڕێخستنەوەیان و بۆ خستنەوەیان، یعنی شتی وام کردو من کە بەڕاستی کەم کەسە بۆ بیرۆکانی هەبووە و هەروە بالفعل دواتر ڕاستە بە قەرارێکی حزبی گەڕانەوە، بەڵام ئێمە هەنگاوێکی ئەکادمی زانستیماننا ڕاستە ڕێک لەسەر ئەو سیمینارە نهاتن پێشەوە، بەڵام هەنگاوی یەکەم ئێمە بووین. خۆتان میدیاکان ئاگدارن. ئەنجا بۆیە ئێمەش کە ئەم شتانە ئەڵین خەلەلی ڕئیسی چییە، ئێمە دایمەن اتحادی کوردستان ئەڵین ساڵێ مامۆستا بۆ ئێمە کاکەیەکی تۆپی کوردستان زیا بڵێم خەڵک هەیە زیا لە حەوت نووسراوە باتە اتحادێ بە قسەی نەکات و بیکاتەوە. من زیا لە حەوت نووسراوە ماوە هەر سەرە وازم نێناوە، هەر بەرداوامشم. جاری وایە خەڵک بە قسەیەک بە دەمی پیان ئەڵێ بە قسەی ناکەن، ئەڵێ ئەو کاکە بە قسەی کەس ناکەن. کورە من حەوت جار وتومە کاکەسی دەگەم من وەکو خۆم ئەزموونی خۆم لەناو کوردستانە، لە عێراقا، لە اتحادی ئینگلیزیە کە 4 ساڵ نوێ لێ ئیشم کردووە، لە اتحادی ئاسیوی ئەوە زیا بۆ 10 ساڵ ڕێکە چێ من ناو اتحادی ئاسیوی ئیشەکەم، لە اتحادی نێودەوڵەتی. ئەم هەموو ئەزمونەم هەیە لەوانە هێناومەتە پشتێکی باشیان پێ بڵێم، یعنی وەری ناگرن. بەس اتحادی کوردستان نییە، باسی یانەکان شەکەم. ئێستا بۆ نمونە معقولە کەس بیر لەوە ناکات و کاسێکی فیفا بێنێتە ئەم کوردستانە کابرا چۆن بیرەکات. من ئەم کاسێکی فیفا وعد بێ بەس جۆم بۆ ڕاگرن کاسێکی فیفایانەوە کوردستان. ڕاستە لە ساحی گەورەی قورسە، یعنی هەولێر ئەو ساڵانەی کە یەکەمی عێراق بوو بەشداری ئاسیایی کرد، دوو جاری ئاسیایی هەیە، ئەبطالی ئاسیا نانەکانی ئاسیا وایەنە دوجار پلەی دووەمی ئاسیا بەدەستێناوە. باشە من ئەڵێم سە فوتساڵ بۆچی ئاسیا گرنگی پێ؟ من حەزەکەم لێرەوە قسەکانم بکەم. یەکێتی تۆپی ئاسیا کە ساڵی 2016 هەڵبژاردەی ئێران کە سێمی عالم بوو، بەرازیلی خستە دەرەوە لە پێشکۆتایی
ئەمە دەرچوویەکی گەورە بوو لە اتحادی ئاسیایی گۆڕانکاریی زۆر بەرمەنهەجی خۆیان هێنا هەر لە 2016ەوە یاریەکە بەرەو پێش ڕۆی بە شێوەیەکی زۆر بەرز یعنی چۆن یعنی کاتێک کە بردێوتی کاکە من اتحادی ئاسیایی بیر دەکات وڵێ من ساحی گەورەی قەت ناتوانم کاسێکی تاسە کاسی عالم نهاتەوە بۆ ئاسیا وایە نهاتوە بەس اتحادی نازناویەکان نییە حتا کە ئەگەنە ئەوەی کە یابان و ئوسترالیا یاڵە سعودیا هیچ ئوسترالیا بگاتە خۆناغێکی پێ خۆش کۆریا تا بگاتە خۆناغی پێشکۆتایی پیان خۆشە ئەوەشیان نەبینیوە دەستکەوتێکە بەڵام بینیان کردو کە لە فوتساڵە توان بچن کاسەکە بێنەوە اتحادی ئاسیایی هات اتحادی ئاسیایی دانیشتێکی کرد یەکی تۆپی ئاسیای دانیشتنی کرد بڕیاریە کە ئەم یاریە احتیمامێکی گرنگی بەرە چونکە فیفا سیاری هەیە تۆپی پێی گەورە تۆپی پێی کەناری تۆپی پێی فوتساڵ تۆپی کەناری دەریە ئەو سیاری هەیە بە فەرمی ئەو سیاری هەیە ئەڵێ با من کاسێکی فیفا بێنمەوە هەستا گرنگی پێیە خوار 17 ساڵی کردەوە خوار 20 ساڵی کردەوە کە بەندە یاری کۆتایی هەروە پێش کۆتاییم کرد کە ساڵی 2019 بوو لە تەبرێز هی کچانی کردەوە خولەکانمان ساڵانە 4 خول بەردەوامی تایە باشە ینی 4 بۆتۆڵەیەمان هەیە ساڵانە بۆ لەبەروی کاسەکە بێنێت لەبەر ئەوە منیش بۆی ئاڵم ئەم یانانە من چوومەتە دای چەند یانەی حەز ناکەم ناو بێم لەوا چێ بڵێ ئەو مامۆستا ناومانەیە چەند یانەی دانیشتم لەگەڵ ئیدارەکەی کاتی کتێبەکەم دەرکرد یاساگەی تۆپی چوون بۆ سەردانم کردن وتم کاکەیان ڕێگایکی کورت هەیە ئێمە یاری تۆپی فوتساڵ ئێران و نزیکین ئەزمونونەکە توانی بهێنین ئێمە خۆی 4 یاریزان لە سەحایەکی گۆڵچیە دوانی یاریزانی منتەخەبی ئێران بێنە ئەوە تۆ دوانی عێراق بڕۆ یەکەمی عێراقەوی کێکەمی عێراقی لە ئاسیاشە لەو 4 دوان ئێرانی تە یەکێکی بێنە لە ناو بەرازیلەوە ئەوە 4 یاریزان تۆ یەکەمی ئاسیابی کە یەکەمی ئاسیا بووی چییە بێ هەموو ساڵێ بطوڵەی قاراتی فیفا هەیە خۆ چاگەزانێ زۆر ئەمە تقریبان ئەوە 4 ساڵ لەسەرێکە بەرشەلۆنای فوتساڵەکەشەوە باشە هی ئەنە گاگە تۆ هەر خۆشە بەرامبەر بەرشەلۆنە یاری بکەیت بڵێ دووەم بووم ئەی وەڵڵای قورس نییە لە تۆ پێکە 2007 نازناوی ئاسیای بردو بەرامبەر هەڵبژاردەی ئیسپانیا یاری کرد شانازیە و هەر یاریکردنەکە شانازی و بەرامبەر ئیسپانیا ئەی ئەوە خۆش نییە کاکسیداگیان من قسەم لەگەڵیان کردو ئیدارەکەش هەر هەمویان ئەو ڕۆژی کە من دانیشتنەگەڵیان زۆر گەشت بین و زۆر دڵم خۆش بوو کە ئەبێت کەچی دوایی نازانم ئەم برادرانە یعنی چۆن بیر لە تەختیت و پلان و ئیدارە ئەکەنەوە ینی مسە من ناویان نهێنم بۆی تەشیر نەکەم بە هیچ یانەیەک بەڕاستی بەڵام دانیشتم بەڵام وعدم لە 2 یانە وەرگرتو بۆ من نییە بۆ شارەکەی خۆیانە بۆ کوردستانە لە دەڤەری سلێمانی و دەڤەری هەولێرش دانیشتم لەگەڵ چەند نادیەکە یعنی من کابراایکی نیشتیمانیم بەخوا عایدی کەس نیم بەڵام ئەوەی من دڵسۆزی ئێمە ناخوێننەوە دکتۆر کارەکانی شایەتیت بۆ دەن سپاس دەکەم سپاس بۆ شایەتێکەشی کاکسیداگیان اینجا کوردستانێکی تۆپی کوردستان ئەبی ئەم هەنگاوە ئێستا بۆ نمونە کشان کە یەکەمی عێراق ڕۆژهەڵاتی ئاسیا بوون ڕۆژئاوای ئاسیا بوون ئەی ئەمە بۆ تۆ دەستکەوتە کوردستان یەکی تۆپی کوردستانی بکرێتە هەڵهەڵەیی بکردا لەسەر یاریزانی هەبوو دەوری کوردستان وای لێکردن لە کوی 4 یاریزان یاریزانی کورد بوون و کوردستان ئەی تۆ بۆ ناهەیەکێتی تۆپی کوردستان هەڵ یانەکانی دەڤەری کوردستان کۆبیتەوە بڵێ وەرن معقولە لای ئێمە یەکچان باشە و بۆ یەکەمی عێراق تیبەکانی یانەکانی کوردستان نییە دانیشم وانە تۆ بۆچی یانەکانی کوردستان یەکەمی عێراق نییە لە کچانشە بۆچی بەژاری خولی عێراق ناکەن ئەیکەن یەکێ ئەیکاکەمو یارزانەکانی ڕۆشتووە ئەی من ئەبێ وان لێ بکەم کۆیان کەمەوە سەبە منە لە کاکە ئیشی من ئیشی نادێکێ وان نییە ڕسپۆنسیبڵیتی هەموو لێپرسراوێتی بەرپرسایەتی خۆمانە تۆ بان ناڵی سێکی تۆپی کوردستان شعاری چییە لۆگۆی ئەم جاریان ئەڵێ بە نیشتیمانیکردنی بە نیشتیمانیکردنی وەرزش ئەی بە نیشتیمانیکردنی وەرزش یعنی چی بەس قسەیەکەودا بدرێن نەخێ ئەوەی هەنگاوی بۆ بنێ پاشە دیتۆر ئەو کێشانە چین کە ئیستا لە بەبوونەتە لەمپەر لە بەردەم پێشکەوتنی تۆپی فوتساڵە ئێستا بێتەڵم یەکەم هەنگاو شتەکان شخصین سە بۆ نمونە من حەزم بۆ نمونە ڕئیسی ژنی ئۆڵۆمپیک بۆ نمونە حەزم لە یاری گەوڕەپان و مەیدان نییە هەر چی شتێ بێتە بەردەم تاخیرێک کاکە خەڵکێکی ڕێازی باشمانەیە تۆ کێی هاوکار کێ هاوکار کێیە کە نەیاڵێ گۆڕەپان و مەیدان بەرەتە ڕێەوە کاکە گەنجانێکمان هەیە بتوانیان هەیە گرنگی پێم تۆ حەزلینە شتێکی مشکلی خۆتە ئەمە مشکلی ڕێازەیە ئایا بەڕێبەراتی وەرزش ئەی چاودێرەکە لە شوێن باسی تەختیت ماگرمانە ئەی چاودێری ئەکە ئەڵێ ئەم برادرەوە خۆش نایە وەرە بانکە محاسبی کە چۆن تۆ لە خۆ تۆ چی ئەو یاری خۆش نایە واتە سیستەمی ڕقابەمان نییە سیستەمی ڕقابە نییە مەسەن کابرا لە یەکی تۆپی کوردستان بابێنەوە سەرەوە داواکانی پێشکەش کردم شتانە وتیان کاکە دەوری کوڕان ئێمە کوڕان ئەوە ساحیب چووکە یاریزانی باشمان هەیە بەس یاری فوتساڵ ناکەن یاری گەورە ئەکەن لە ساحیب چووکە تێگە چۆن لە ساحیب فوتساڵ پرسیارە بۆچی تا ئێستا یانەکان یانی
تیوی تۆپی فوتساڵی کوڕانیان نییە بۆ نیانە لەبەرەوەیکی تۆپی کوردستان هەر هەنگاوەکە نانێ کە ئەو هەنگاوێکی نا بۆ نمونە یەکەم هەنگاوی چەند جار پێم وتن ئێوە جارێ کاکە یانە نییە باشە یانە نییە خولێک بکەنەوە هی پارێزگاکان 4 پارێزگا خولێکی فوتساڵ بکەنەوە داوا بکەن یاریزانەکانی فوتساڵ بێنن یاری خولێکی چواری بکەنەوە لە بین 4 گۆشە لە شارێک کۆبنەوە بکەن و بیکەین زۆر باشەوتیان مەرز بە یاریزانی یاریە گەوریتیانە بێت خۆی وایە دەخۆ ئەمە سێریم کە یاریزانی گەورە ناتوانێت یاری بکە لە فوتساڵ لە شاری سلێمانی بوتڵی شەریکات کرایەوە بوتڵی کۆمپانیەکان پێش تقریبان 2 مانگە بێ هێنامان لە شاری سلێمانی چون یاریزانی سەحی گەوریان هەیە بە شانازیشەوە یاریزانەکانمان زۆر باشن بەڵام زۆر باشن لە دووسێ یاریوان زانی زۆر باش کە چی لە دووسێ یاریکەیە ئەوەی گۆڵیان لێکردن بەخێنە بێتاقەت بۆ لەبەری ئەو کەسانی کە ناویان نیە لە فوتساڵە لە جنوبە یاریزانی فوتساڵن یاریزانمانی بڵێ دیفاع نیمانە هیچ شوێنی نایە هجوم شتی وامانە لە فوتساڵە هەر چوارێک گۆ ئەڵیمەکینە نەسوڕێنەوە یعنی ئەمە حرەکەی فوتساڵ چۆنە مەسەلەن ئەگەر 2-2 بێ یان 1-2-1 بێ ئەوە نییە بڵێ ئەوەستێت ئەم پاسەیە بەو ئەم کە تۆپەکای یاریزانێتە سەریە بێ پاس باو بڕاتەوە شوێنێکی تێایی بکاتەوە ئەوە ئیتر هینی خۆی هەیە پلانی خۆی هەیە سۆڕانەوە چەند حرەکەیەکمان هەیە ئەسۆڕێنەوە جا بەبەستی ئێمە ئەوەیە یاریزانمان هەیە بەس ئەبێ ئەو شێوازانەیان فێرکەن اینجا داوامان کردمان کاکە خولێکی بکەنەوەتیان بەسەر چاو کەچی بۆم نیان کردەوە دوای ماوەیە یەکێ لە برادرانێکی تۆپی کوردستان خۆ قسەکان هەموو یەگاتەوە وەڵا فڵان کەس بۆ کۆرە دەباشە دی تۆژە گلێمە کاکە ڕاضەکەی وا بووە کاکە سیداکە ئەمە کەی ڕاضێ برای عەزیزم باشاری ناکرێ برای عەزیزم من سلاوەتی لەم عاجز بن بەڵام با عاجز بن بەڵام ئەمە حەقیقەتە ئەم قسانی ئێمە ئەیکەین دکتۆر ژیان بۆ ئەوەیەکەوە تۆپی فوتساڵ لە کوردستانە بەرەو پێش بەرێنی واتە ئەمەش پێمان خۆشە تیپێکمان هەبێت کە منافەسە لە ئاستی هەموو عێراقا بکە منافەسە لە ئاستی ئاسیا بکە دواتر پەل بەهاوێژە بۆ نمونە بۆ خۆتەڵی بۆ جامی کیشۆرەکان و بچێ بەرامبەر بەرازیل و ئەرژەنتین و ئیسپانیا و هەڵبژاردە بە هێزانە یاری بکات ئێمەش پێمان خۆش ئەمە بێ بۆی ئەم قسانی لەسەرەکەین ئێمە ئێستا من بەڕاستی چیم ئاخە من خۆم نابژانێکی نەوە پێویستیم بەم تیپە هەیە من پێویستیم بینیە کاکە سیداگیان من دڵمە سووتەیە کە مشتێکم هەیە ئەی بەخشم خەڵک گوێ لێ ڕاناگری ئەو مشکلەکەی منە مشکلەکەیان برادرانە ئەوەیە ینی سەبوون من ئەگە من ڕۆژان دەسەڵات گرمە دەست ناچم مەسەم خۆم فوتساڵم یاری کەناری دەریا ئینکەم هێمالکەم یان پشتگوێی خەم یان بچم گرنگی بە یاری بۆ نمونە ڕێشەنەیە شتیوان نییە ڕاضەیە سیستەمە هەر کەسێ بە بودجەی خۆی ئیشی لەسەرەکەم تۆ لەوە چێ مناڵێک لە تێنسا ئەدایەکێ بێ گرنگی پێم و پێشێخەم ئەبەس من حەزم لە تێنس نییە وەڵام من حەزم لە شەڕەلەقە نییە بۆ نمونە عافومکە بەس کاکە ئەمە ڕاضەیە ئەمە سیستەمە لە وڵاتە ئەمەیە کە یەکێک کە دەسەڵات وەرەگرێت دەرئەکەوێ کە تا چەند سنی پێ بەرحاڵ ئەمە ڕێگرێکەیەکی تۆپی کوردستان دوانسیانێکن نانێت خولەکە بێ بۆ حەزیان لێنە بیتە سەر حەقیقەت سێری ئەگەر تاموچێژ یاری تۆپی فوتساڵ بکەی خۆشتر لە ساحی گەورەیە لە ئاسیایە بۆ ئەگە سێرێکی ئەبتاڵی ئاسیا بکەی یاریکی ئەتیادیە هەردوو فڕقی شعبیش ناڵێم بانێکەمە فڕقی شعبی ئەی بینی ئەو نەتاموچێژی تیا یعنی دوو پاساتی خۆشی تیا نابینی بۆیە هەموو ئاسیا چاوی لە ئەوروپایە چاوی لە خولەکانی ئیتالیا و ئیسپانیایە کە بیبینێ ئەوە سێری ئەبتاڵی ئاسیا کواگە کێ سێرەکە ساحیگەوە کەم مەگەنیانی هەولێری تیا بۆ خەڵک خواخوای بۆ هەولێری باتوانە ئەویش لە بەرهەستی نیشتمانەکە بەڵێ ئەگینا کە سێری ناکە چێ ئەبتاڵی ئاسیا چەند خولێک کەس ناچێ بەلای گوێشی نایەتی بەڵام ئەگەر سێری فوتساڵ بکەی چووکە یاری تۆپی فوتساڵ تاموچێژی تایە گۆڵی زۆر تیاکرێ مەهارەی زۆر تایە حەز ئەەکەی ببینی ئەوەی مەهارەکان لە ئاسیا ئەگەر لە سۆشیال میدیا ببینی ئێستا بەرەو پێش زۆر لە عەقڵان نییە پێشوونەکەی ئێستا من حەزەکەم ئەوە پێ بڵم 27 بطوڵەی ئاجامی ئاسیایە هەڵبژاردەکان لە وڵاتی کوێیت ئەنجام دەدرێت 27 سێری ئاستی فوتساڵ کە لە ئاسیا گەشتە چوو سێری تاموچێژی یاری تۆپی فوتساڵکە کە بەڕاستی تامێکی زۆر عەجیبیە ئەم جارە لەبەرەوەی ئاستەکانی تیپەکان گەشتنێتە ئاستی بەرازیل و پورتوگال کە بەڕاستی ئاسی ئەم جارە ئەوێ ئەو هینە کاسی عالەمە بەدەست بهێنێ کە من ئەڵەم زۆر نزیکە بگاتە یەکەم و دووەمی ئەگەر یەکەمش نهێنێ من هەڵبژاردەی یابان پێش 2 مانگ کە لە تەسفیاتی ئاسیا کرا لە مالیزیا ئەوەی هەڵبژاردەی یابانم بینی بەڕاستی باسیمەک ئاستەکەی گەشتە کۆ تەسەوڕ ناکەی ئەڵی مەچینەیە و سواز بۆخوا حەزەکەم لە یەکەم کەناڵ بێ ئەوە ڕاگەێنم پێرێ من یەکێتی تۆپی ئاسیا
ناوی دانام وەکو نابژوانێک لە حەڤە نابژوانەکەی حەڤە بۆ 20 جارێ حەڤەی دەرچوە سییانەکەی ئێرانەشا دەرنەچۆ لە بەر عقوبات 20 نابژوان دیاری کراوە بۆ پاڵەوانتەیە کە بەندەی هێگە لەو کەسانەی کە بەشداری شانازی هەم لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق نابژوانێکی دەوڵەتیە بۆ ئێمەی تەواوی کوردستان و عێراقی شانازیە هەروەها میش خۆشحاڵم کە لە بەرنامەکەمە ئامادەیە و وەکو یەکەم میدیاش ئەم لێدوانی بۆماندا سپاس وڵای ئیتر حەزم کرد لە ئێوە کە جەنابتان داوات ناوتان ئاڵاسی کردو من حەزم کرد لێرە باسی کەم سپاس بۆخوا و من 23 مانگ سەفەرەکەم ئینشاءالله 23 حوت خۆی 27 مانگ دەورەکە دەست پێکات چونکە ئێمە کاگەینەوێ ڕۆژی دوای اختیباراتمان هەیە محازراتمان هەیە یاساکان هەلەوە چێ ڤار بەکار بهێنرێکە من جارە کە بە نەسی یاسا دابەزێ لەبەر یەکی نۆش یاسا تۆ پێ فوتساڵ هەندێک گۆڕانکاری تیا کرێت لەبەرەوە خۆمان ئامادە کرد بەڵێ ئێتر ئەبدەیتەکردن جا لەبەرەوە کاکەسیدا گیان ئێمە دڵمان هەستمان یعنی لەگەڵ یاریەکەیە ئێمە حەز ناکەین تۆپی پێ هەموو کەس دەزانێت تۆپی پێ مەلیکە لە ساحەیە لەبەر ڕقم یەک بێ ئەوە هەمومان دەزانین خۆمان یارزانی تۆپی پێ بووینە خۆمان ینی لە یاریگاکان بووینە خۆشمان ئێستا بە بەردەوامی ساحەی گەورە یاریەکەین بەڵام ئایا ئەکرێ ڕێزەوە ئایا ئەکرێ پلانێکی تۆپی کوردستان وابێ پێمان ناخۆشە بۆ هاتە دواوە دکتۆر با من پرسیارێتر بکەم بۆچی یانەکان خۆیان وەکو پێویست گرنگیان پێ نەیەوە بەم یاری ینی ئەبینی یانەکان تەنە کاتێکە خولەکان بڕاتی بۆمە هەفتەیە 2 هەفتە پێش خولەکان یاڵەتی تەشکیل بکەن و بەژاری خولەکانی خولی کوردستان بکەن دواتر یانەوەتە لە ئێستەیە ناو شاری سلێمانی تیبێکی تۆپی فوتساڵی تیانەماوە بینین ئەو هەموو یاریزانە باشەی تایەکەوە لە ناو شاری سلێمانیا هەمویان پەرتەوازە بوون دابەژون بە زەریانەکانی دەرەوەی ناو شاری سلێمانیە وەڵاهی ئەتوانم بیکەمە دوو بەش ئەمە ناڵتوام هۆکارەکانی تایبەت کەم تەنها بەیانەکانەوە دوو لایەنە لایەن یەکەم سەر عیدی یانەکەی یانانی دووەم دەرەوەی ئیرادەی یانەکەی بۆ نمونە دەرەوەی ئیرادەی یانەکە وەکو چی بۆ نمونە قاعی نییە تا ئێستا کە قاعی نەبووە قورسە دوو هیچ ینی تەحفیزێ هیچ شتێک نەبووە کە ئەمان وا لێ بکە یاریەکە گرنگی پێبن بۆ نمونە کاتی خۆی یانەکان تیپیان دروستەکە لەسەر ئەو یانە ئەو تیپانەی کە هەیە تیپ بودجیان بۆ دابی نەکرا لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە باشە ئەو کاتە کە مەسەن ئەگەوەی چەند دیاری هەبێ ئەو نەپاری بۆ تەخسیسەکرا ئەمە هۆکارێ بۆ بۆی تیپ دروستکەن باشە ئەمە یەکێ دوو کەوتم یاریگایان نییە یاریگای فوتساڵیان نییە بەس بەداخ من سوپاسیانەکەم من سوپاسی بەڕێوەبەرەتی پەروەردی سلێمانیەکەم کە دایمەن قاعەکەی ساڵح عەلی کە لەوی لای ڕاپەڕین لە خزمەتی وەرزشکاران بۆ دەستخۆشیان لێکین و ئێمە تا بکرێ ینی خزمەتیان بەڵام چەند قاعەیەکی کەش هەیە لە شاری سلێمانی بەداخەوە سەر بەیانەکانن حەز ناکەم ناویانەکان بێنین بەداخەوە هاوکارنین بۆ ئیشە بە بیانووی ئەوەی یاری تۆپی فوتساڵ عەرزەکە تێکەیە کە دوورە لە ڕاستیە بە هیچ شێوەیە ئێمە خۆمان نابژوای نێودەوڵەتین وڵاتانمان بینەوە تەنها شار بێت لە شاری سلێمانیە ئەم قسەیە هەیە ئەستە دووەک لە قاعە یاریەکەن ئەستا هەولێر لە قاعە یاریەکەن ئەستا چی شوێنێ بەس تەنها ناو سلێمانی ئەوەی چەند کەسانێکن باشە حەزیان لە یاریەکە نییە ئەو قسەیەکەن ئەمە بگرە زانکۆ و پەیمانگاکان شەگرێتەوە بەداخەوە لە سنووری سلێمانی کە ئێمە حەز ناکەین وابین بەس ناچارە بین قسە نەبکەین لە ڕووی ئەکادمیەوە بڕۆ سێری بکە یاری تۆپی فوتساڵ ئەوەن هەتا تەمەڵشەوە بەرز نابێتەوە یعنی سێری ئەوەنە تۆپ ناچێت بە ئاسمان لەبەری تۆپی تەمەڵە ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووەم یانەکان بۆوانین یانەکان خۆیانن یەکەم یانێ پارە و نەسەرف نەکەن دوو حەزیان لە یارەکە نییە سێ پلانیان نییە ئەمانە هەمووی هۆکارن کەسەکان بە کوردی خۆمان کوردی پەتی خۆمان لە شۆنی کەسەکە لە شوێنی خۆی نییە بۆ ماوەیەکی زۆرشە ئەم سەرۆکیانانە ڕێزمەیە بۆ هەمویان سەرۆکیانانە کە حزب بە حزبین ئەوانەوە هۆکارێکی سەرەکی بوون کە ئەم ڕاستیە بەرەو دواوە بڕۆ سێری هەولێر بکە کە زۆر سەرۆکیانەکان هەمووی گۆڕێنر ئەی بۆ نەیگۆڕی کاکەیان بیان گۆڕن خۆ ئەمە ئاخر نابێ کاک مەسعود چەند ساڵە سەرۆک بوو لاچ و خەچێکی کەیەوێکی کامجلانە بوو نەوەیەکی ترە بەهەرحاڵ ئەوانە نەواندا ئێوەش لایەن بەرن کاکەیان ئێمە دڵمان سووتە بۆ شارەکەمانە کاکەسی داگیان پێمان ناخۆش یانی توانین بڵێن بۆ منە نوێنەبوونەوەی ئیداری یانەکان بۆ منە حەزلێنەبوونی ئیداری یانەکان لە یارەکەی تر بۆ تا حدێکی داهێنێ لە ئیداری یانەکان وا تێگەیشتن کە یانەت هەبوو واتە تەنها تۆپی یاریگای گەورە و ئیتریارەکانی تر وەلا بنەی دی ئەوە من برسارەکەم ئێستا بۆ منە هەنێ یانە هەن بە تایبەتی با بڵێن لە ناو شاری سلێمانی نەوێ یان دەرەوەش باسکەین یعنی شەڕ و
فەرتەنەیە کە نێتەوە پارەیە لەم مەسئول لەو مەسئول پایەکە تیپێ دروستەکە ئاچێتە دەوریەوە وەزعێکی خراپ ئەچێ بۆ یارێک و دوویاری ناچێت و ئەتر ئێمە بۆ بەشداریەوە تاوا ساحەی گەورە اختصاصی من نییە کە خەوازی لێنم یانەوە تا ئەبێ بنەتێکی تەحتیم هەبێ پارەیەکی باش پیا بکە خۆی نادێکە ساحەی گەورە دروستم نەمتوانی ئەوە فوتساڵە ئەوە باسکەیە ئەوە بالەیە ئەوە یاریەکی ترە گرنگی پێم ئەوە مشکلەکەیە 50 کردو هیچی بە هیچ نییە لەبەرەوەی ئەبێ اختصاصی تیا بێ کاکە بەرسەلۆنە مەجموعەی یاری هەیە باسکەی هەیە فوتساڵی هەیە تۆپی گەورەی هەیە هیچ کچانەکەشی هەیە ئەمانەی کە ناوی هەیە بەرسەلۆنە بەڵێ تۆپی دەستی هەیە یعنی ئەوەی کە ئاگام لێتی ئەمانەیە کە ئەبینی هەمووی لە قیمەیە لەبەر ئەو یاریانەی هەیە تەواو وازیانی کە هێناوە کاکە توش ئەبێ وەزارەتی چونکە مشکلەکانی ئێمە نادیەکان سەر بە بڵێن نمچە حکومیەکە هەڵە حکومیش نییە بادانیشێ بڵێ کاکە تۆ اختصاص ئەو یاری و یاریە تۆ لە ماوەی 5 ساڵەوە تەقیمی تۆکەم بزانم لە تۆپی پیا ئاست چۆن بۆ لە سەر ئەو ئاستا تۆ پێتەڵە بە عمل تۆپی یاننا بجێ لەوە خەرز نەکەی لەوە بکە مادام تۆش بە حکومیە دەبێت تۆش چاودێری کە بێ قسەیان نەڵکەی یقەی چێکە یانە هەبێ ئێستا بۆ نمونە ینی ئەفرۆدێت تایبەتە بە یاریەکانی کچان باشە خۆتۆی پێی گەورە ناکەوانێ باشە فوتساڵی هەبوو ماوەیە زۆر باش بوو کەچی سەر لای بردووە گرنی بچێت سەر لێشی پرسەڵەوە لە مامەسە پارەمانی ئەوەش کێشێکی تر هەت پێم وتی هۆکارەکان دوو لایەنێکیان کە حکومیە گرێتەوە کە خزمەتی بۆ نایلایەکیان کە خۆیان یعنی ئەمە بە شێوەیەکی گشتی بۆ هەموویانەکە زۆر جامن سوپاس دەکەم تەوەری یەکەمی بەرنامەکە با جێ بێڵین بینە سەر تەوەری دومی بەرنامەکە کە ئەزمموی کاری نابژیوانی خۆت بە دروستی ساڵی چەند بوو دکتۆر هاوکار دەستی کرد بە کاری نابژیوانی فوتساڵی تۆپی فوتساڵ بەڵێ سەرەتا وەکو نابژیوانی من خوێنکاری خوای خۆش و مامۆستا سەڵام محەممەد کەریم بووم بەڕاستیەوەڵا ئەو مامۆسای من بۆ قودوەی من بووە بەڕاستی لە یاسایەوە هەروە من دایمەن ئەگەر بزانی لە وەرزشکارەکانی سلێمانی پرسی بەتابێت تۆی پێ من ڕۆشتم دایمەن داتا شۆ لاپتۆپەکەم بۆی داناوە چووکە لە ئایتی تۆزێ باشوم بۆ مامۆسام عەرزە کرد حازر مەکرد کە محازەڕە وڵێتەوە بۆ لەبەرەوەی ئیسفادەی لێ بکەم لە زانکۆیە یعنی مامۆستا چووکە نەبژایەکی نێودەوڵەتی بووە مامۆستایش بووە یعنی من توانیم ئەو مەزمونی ئەو لەگەڵ خۆمە بەرم بەکاری بێنم وی بتوانم خزمەتی بێکم چ لە زانکۆیە چ لە دەروی زانکۆ لێەوە دەستم پێکرد یەکەم دەورەی نابژیوانی کە بەشداری کرد ساڵی 2001 بوو لە زانکۆی سلێمانی کرای مامۆستا سەلاح بۆ ساحەی گەورە بووم بە نابژیوانی پلەسەی عێراق ئەو کاتە 2001 خوێنکاری زانکۆم 2001 2002 2003 تەخەڕوجم کرد لە زانکۆی سلێمانی یعنی خۆناغی سێ بووم سی زانکۆ بووم بەدەستمێنە لەگەڵ دکتۆر یاسین عەبدولمەنافە پێکەوە بووینە پلەسەی ڕێز ئیسلامان بۆ هەیە کاک دکتۆر یاسین اینجا هەردووکمان کە بووینە ناوبژیوان هەر ئەو ساڵش بوو حەکەمیمان کرد لە خولێکی تاسب پێگەشتوانی شاری سلێمانی کرایەوە بەشداریمان کرد بووینە پلە دوی عێراق ئێتر دوایەوە من خۆمما بە یاری تۆپی پێ هەر یاریزان بووین من دکتۆر یاسین وازمان لێ هێنا تا پلە دوو هاتم وازم هێنا ئەوە بوو لە ساڵی 2006 تووشی کارتێج بووم لە یاری نێوان ئاشتی و ینی ئەزمەر ئێتر تووشی کارتێژم لەوە وازم هێنا کە وازم هێنا خۆی ئەوەش هەبوو بە بەرداوامی خوێنکارەکانم پیانەوەتی مامۆستا تۆ معلوماتە لە قانون ناباشە من زیاتر ئەو کاتە فوتساڵ منهەج نەبوو ساحەی گەورەمەوتەوە ئەد مامۆستا تۆ ئەداکە و باشە بۆ نابی نابژیانی دەوڵەتی ئێتر چووم بۆ لای مامۆستا سەلاح ڕەحمەتی مامۆستا وتی هاوکارگیان تۆ ئێستا پلە دوی عێراقی تۆ چی پێ باشتم وەڵا حەزم لەوەی فوتساڵەکەش تازە دەسم پێ کردبوو بۆتۆڵەی کولەکانمە کردووە شتانە و هی ناو زانکۆ هی گروپەکانم شتانە وەکو حەکەمیمە کردو بۆی چالاکیەک بۆ زانکۆ بنووسرێتەوە ساڵی 2006 و حەوت دەستم پێ کرد وەکو نابژیانی ناو زانکۆ بەڵام ساڵی 2007 کۆتایی حەوت شادەم بەدەستێنە پلەسەی عێراق ئێتر بەردەوام بووم یعنی دەستپێکردنەکەی من لە 2007 و 8 بووم بە نابژیانی فوتساڵ کە تووشی کاتیج بووم بەردەوام بووم تا ساڵی کۆتایی ساڵی 2012 فیفا دیسامەوەیەکی تۆپی عێراق بانگەشەی کرد بۆ نابژیانی دەوڵەتی تەمان سێ کەس مڕەشەح بووین لەخوا بە زامینێکێکم لەو کەسانە و بووم لە یەکی 2013 بوومە نابژیانی دەوڵەتی و شارەی فیفا بەدەستهێنا و لەخوا بە زەوێ سەرکەوتوبین لە یەکی 2013 من نابژیانی دەوڵەتی بەڵام لە 2007ەوە نابژیانی بەڵێ فوتساڵ بەڵێ کۆتایی حەوت بەڵێ دکتۆر جان ئەگەر باسێک لەو کارانە بکەین کەوا دکتۆر هاوکار ئەنجامی داوە بۆ نمونە وەکو ناوبژیوانی لە خولەکانی دەرەوە ناوبژیوانیت کردووە
کە بکری پێم بڵی لە کام لەم خولانەیە تۆ ناو ژیوانی کورد و خولەکانی دەروی عێراق. وەڵاهی ئەگەر پێشەوە باسیکە نەبسرێ ساڵی 2014 یەکێتی تۆپی ئاسیە بڕیاریە کە عێراق بەرزیوتی ناو بژوانێکمان هەیە ئەمانە بێن تەقیمیکەن هەڵسەنگانی بۆکەن دوو یاری خولی عێراق یەکیان یاری پێش کۆتایی یەکیان یاری کۆتایی تەقیم کرام هەردووکیان لە خواب جێ دەرچووم ئێتر چوومە مالیزیا لەوێش بینیان بینیم بۆمە ناوبژوانی بژاردەی ئاسیا یعنی ئەو کاتە 25 ناوبژوان ئیسا بۆتە 45 کەس ئەتر لێەوە دەستپێکردنەکەم لەگەڵ اتحادی ئاسیاوی ڕێکی تۆپی ئاسیا ئەو خولانەی کە بردومەتە ڕێوە زۆر بوون ئەگەر لە باسی پێش ئەوی بگەڕێمەوە بۆ عێراق لە اتحادی ئینگلیزی طبعا لێ سێ یاری کۆتاییم بردوتە ڕێوە بەڵێ لە اتحادی ئینگلیزی بڵێن بەڵێ لێوە دەست پێکەم ئەگەر ڕوخسەت بێت بالێ دەست پێکەم باشە اتحادی ئینگلیزی و دەست پێکەین دواتر بێنەوە بۆ ئاسیا چونکە لێەوە شتەکانم لێوە پێشکەوتن بەشێکی باسم دەرەوە عێراق کرد بەڵێ لە اتحادی ئینگلیزی و با دەست پێ بکەین بەڵام دەست پێک لەوێ یەکێکی تۆپی ئینگلیزی بەڕاستی مەزدەری یاسایە مەزدەری ناوبژوانیە یاساکان هەمووی مەخوان ئیفابەکەی کە من IFAB یەکێتی نێودەوڵەتی یاسادانانی نێودەوڵەتی تۆپی پێ بێڵێن مەجلیسی تەشریعی بۆردی پێڵێن باش ئەمە یاسا دەرەکە پێکاتوە لە ئینگلاند لە وێڵز لە اسکوتلندا هەروها لە وێڵز ئەو چوار وڵاتە بەڵێ هەر چوار وڵاتە یاسادان کە بەریتانیای گەورە پێ بەڵێ بەریتانیای گەورە ئێستا فیفاشیان لەگەڵا وەکو کانسڵ کە ئەو هەر پێنجیان پێکەوە ئێستا بڕیان لەسەر یاساکانیان باشە لەو وڵاتەیە پێنج چوار ئەو ژیان لەگەڵە بەس فیفا توکە خەراری بەڵێ ئارەوەڵ ئەنجا اتحادی ئینگلیزی ئەگەر سەیری هەموو دەورەکان بکەی سەیری حەکەمی دەوری ئینگلیزیکە چەند قورسە بەڕاستی من لەوێ ئیسفادەم زۆر لە حەکەمی کرد هەر نمونەیەکە بەمێ حەکەمی یەکەم یاری دەوری ئینگلیزی سێ یارزانم کردە دەرەوە کارتی سوور چونکە ئەوان وشەکانیان لەگەڵ ئێمە جیاوازە وەڵا کابرا تەقیمەکەم زۆر خراپدانا بەخوا ئەم کابرا ڕقی لێمە مەوان بوت وتوانیە ئێمە وا تێگەین دیاری دووەمش بە هەمان شێوە هەر خراپی یاکەم تەقیم بەڵام یاری سێم چوم سێرم کرد ئەو شتانەی کە نووسیت لەسەرم چییە هاتم چاکم کردو یاری سێم سێکەم 8.7 یاپێم لەدا اینجا هەستم کرد ئەتر من ئەم ڕێگایە بگرم ئەیبینی ئەوە بوو لە اتحادی ئینگلیزی یەکەم یاری نێودەوڵەتیم یاری نێوان ئینگلاند و لاتیڤیا بوو بەڕاستی بۆ من زۆر خۆش بوو کە حەکەمی یاری نێوان ئینگلاند و لاتیڤیا هەر لەناو بریتانیا داواتیان کردم ڕۆشتم یەکی تۆپی ئینگلیزی کە سێ شەو لە خزمەتی ئەوان بووین و بەڕاستی زۆر خۆش بوو ینی بەزمونێکی زۆر خۆش بوو ئێتر دواتر سێ یاری کۆتاییم لێ بینیوە یاری کۆتایی زانکۆکانی بریتانیا کە یەکی تۆپی ئینگلیزی پێ هەڵەسێ یاری کۆتایی پریمەلیگی دەوری ئینگلیزی فوتساڵ یاری کۆتایی کاسی فوتساڵی دەوری ئینگلیزی هەسێ کاسمێ کاسەکانشمان لە ماڵەوە ئەو بۆ من زۆر خۆش بوو و ئەزمونێکی توانی بڵێم ستایلێکی ئەوروپیم وەرگرد و بەتایبەتی ئینگلیزی لە تەحکیمە لێوە کە چوومە ئاسیاوە ئاسیا زۆری پێخۆش بوو کە ستایلەکەم تۆزە جیاوازە بیدایەت لەگەڵمە هینیان ئەبوو ئەوەن نەک ناکۆک بوو ئەوت ئەو قەرارانوانەوە بەس دوایی کە ئەگۆڕانەوە هەموو برادر عەرەبەکان ئەو خەرزانی هاتنە سە قسەی تۆ بەستم ئەوە نەبوو من نەبووم من چونکە لەگەڵ اتحادی ئینگلیزی وا هاتبووم سە نمونەیەکە بەمێ کاکسیدا بۆی لە ممەکە تێبگەین یاری زانێک لەسەر بەدلن مەسەن پێش ئەچێتە ناوێتن دەرەوە بۆ نمونە حەقی ئینزارێتی قانونە ئینزاری بێتێ حەکەمی ئاسیایی وا فێرکە کتێبی ئینزارەکە دەرهێنە بەس من کە زانیتم مەجالی تایە تۆپز لە یاریانی تەسی نەکردەوە کەڕانوەتەوە چوونەوە دی و ئادی وەرە بەدلەکە بە جوانی بکە ئینزارم نایەوەتی اتحادی ئاسیایی بدایەت ئەیوت ئەو چییە و بەس دوایی بۆیان دەرکەوت نەک هەرێ بۆنی منەوە بۆیان دەرکەوت کە من ئەگە ئەو ئینزاری دوم بێت تەڕدا مشکلەیە لەبەرەوە ئەو ستایلە ئاواڕێ جا بێمەوە سەر گرنگترین یاریەکان کە بردومەتە ڕێوە ئەم بتوڵانن ئەم بتوڵانە ساڵانەشن یەکەم بتوڵەی تەسفیاتی ئاسیا هەڵبژاردنەکان یعنی ساڵانە تەسفیات دەکرێت بۆی 2 ساڵ جاری ئاسیا بتوڵی هەیە کاسی ئازیا کامەیە لە کۆی دەکرێت 27 2 ساڵ جارێ هەموو ساڵێک یعنی پێش ساڵ مەسەلەن ئەم ساڵی 2022 21 یەکۆتایی 21 چیەکرێت تەسفیات دەکرێت بۆ یارەکان هەڵبژاردنەکان سەرکەون بۆ کاسی ئاسیا هەموو ساڵێک ینی ساڵێک ئەکرێت بتوڵی کچانمان هەیە بتوڵی خوار 20 ساڵمان هەیە ئەمانەمان هەیە لەگەڵ بتوڵی ئۆلۆمپیاتمان هەیە ئاسیا ئەمانە بەردەوامی حەکەمی ئەەکەم یعنی ئەوە نییە بڵێ بتوڵی دوانە یعنی زیاتر بڵێم بگاتە 16 بتوڵی ئاسیوی
بەلای کەمەوە هەمە یعنی هەر کاتی ئەم بتوڵانە بێ دکتۆر هاوکاریش حازرە وەڵی حازرین بەڵام عەدەدی نەبژێنەکانمان زۆرە جار وایە واجبت بۆ بتوڵەیە بۆ یەکێکی تر نەچوو عەدەدمان زۆرە جایسا خوا بەزایان بتوڵە منیتیام کە ئەمە بەقوترین بتوڵەیە باشی ناوبژێنەکانشان هەڵبژاردووە من ناڵێن باشین بەڵام لە منش باشتر هەیە ئێتە بێ ئەمەوە ڕاستیانە بڵێن دواتر گرنگترین حکەمی کردی بێ ساڵی 2015 بوو لە نێوان هەڵبژاردی ئوسترالیا و تایلند کە ئەوە لە بانکۆک بوو ئەو بۆ من حکەمە بژان یەکەم بوو یاری فتاح شەر من بوو ئەوە یەکەم یاریم بوو دوای ئەوە یاری کۆتایی کە بردومەتە ڕێوە یاری هین بووە یاری ئەوەی تەبریز بوو ساڵی 2019 خوار 20 ساڵ یاری شوبی نیایی ئێران و یابان هەروە یاری کۆتایی یابان و ئەفغانستان بەڕاستی چووکە قەت نابژیوان شوبی نیایی ناکە بەزەبوری لە شوبی نیایی ئەداکەمان باش بوو یاری کۆتاییشیان ناپێ ئێستا ئەو مەدالێشم هەیە یاری کۆتاییەکە بۆ من زۆر خۆشە چونکە مەدالێکی تایبەتە هەروەها یاری ئیندۆر هەیە 2017 کە لە تورکمانستان ئەنجام درا لەوێش حەکەمی چوارەم بووم لە یاری نێوان ئەفرەتان هەڵبژاردی سین هەڵبژاردی ئێران هەروەها بێتەوە بە دوو بتوڵەی ئەگەر ئاگدار من ساڵی پار بتوڵەی عەرەبی لە وڵاتی مصر ئەنجام درا یاری کۆتایی من و کاکە حەسەن هەر لە عێراق حەق یاری حەکەمی نیایی بووین یاری نێوان هەڵبژاردەی مصر و هەڵبژاردەی مەغریب کە پێڵەن کلاسیکۆی ئەفریقی و هەروەها بەقوترین کلاسیکۆی عەرەبیشە هەروەها ئەم ساڵش کە 2022 لە سعودیا ئەو یاری پێش کۆتاییان هەر نایەوە بە من تیان ئەو یاری پار کردوتە باش و ئەم یاریش هەر بۆ تۆ یاری پێش کۆتاییەکە لە نێوان هەڵبژاردەی مصر و هەڵبژاردەی مصر و هەڵبژاردەی مەغریب بەڕێوە بوو ساڵی 2015 بیرم نەچێ یاری سێم و چوارەمی بتوڵەی خەلیجی عەرەبیشم بردەڕێوە لە بەحرین بەڕاستی ئێتر ئەمەم هەیە و چەند یاریکی کۆتایی دەوری عێراقم هەیە و لەگەڵ دەوری کوردستان تر بەردەوامی لە ناوبژوانی دکتۆر گیانی میوەی سەرکەوتن و بۆ خوازین بەڵام پێم خۆشە دوا پرسیار بکەم کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییە چێ لەم مودەیکەوە تۆ کاری ناوبژیوانی کردووە یاخود کە سەردا دەست پێ کردووە چی هاوکار کێ پاڵ پشتت بوو کە بتوانی بۆ نمونە تۆ ئەم ڕوانامانە بەدەستبێنی و ئەم یاریانە بەباشی بێتە ڕێوە و یاخود ئیتیحادەکان بۆ ئەم یاریانە بن بە تۆ یاری کۆتایی بەڵێ خۆی ئەگەر باسی بە شێوەیەکی گشتی بکەیت یعنی بڵێ شخصێکی تایبەت هەبووە یعنی نەبووە ینی ئێمە خۆمان پرچە کردووە دوای وەفاتی مامۆستا سەلاح بەڕاستی ئەو تۆپی پێی گەورە بوو تۆزێ لینکی گەورە دروست بوو کەنێکی گەورە دروست بووە لە ساحی گەورەیە بەڵام لەخوا بەزابێ ئەوڵین هێواش پڕی ناکەینەوە 100% بە ساوڵی نەگەڵەیە بەڵام وەکو خۆم ئیتیحادی عێراقی زۆر ینی فەقیرە لە مۆزوعی زانیاری لەسەر ئەو مۆزوعانە خۆمان چونکە ئیتیحادی ئینگلیزی بۆ من سەرچاوە بوو وەکو پاڵپشتێکی معنەوی خێزان و ماڵ و مناڵ بەڕاستی دەهێمن چونکە من زۆر وەختی ئەوانم بردووە ئەوان زۆر بەڕاستی لە ماڵی دایکمەوە لە ماڵی خێزان و ئازیز و مناڵەکان زۆر لەکات هەتا لە خوێنی مناڵەکان تۆزێ کەم تەرخەمم لیان ئەوش سەبەبەکەی بۆ گەڕێتەوە من زۆر جار لە خزمەتکردنا ئەبەخشم زۆر بە کۆمەلگا و زیاتر ئەوان ئێمال کردووە لە هەمان کاتە زانکۆی سلێمانی هاوکارم بۆ دایمەن بۆ بتوڵەکان یعنی بۆ نمونە کە ڕۆشتم مامۆستا ئایزەکانی کۆلێژ ڕاگرایەتی کۆلێژ دائیمەن پاڵپشتم بوون بۆ شتان ئەڵێن تۆ بڕۆ مادام بتوڵ هەیە پاڵپشتن چونکە زۆر جار هەیە ئەو کێشانە وا لێکن تۆ بۆستی بەڵام من سوپاسیانەکەم لێرەوە هەروەها بڵێم یەکێتی تۆپی سلێمانی یەکی تۆپی عێراق دائیمەن پاڵپشتم بوو یەکی تۆپی کوردستانیش بە شێوەیەکی یامەسی تەلەفۆن و بەوانە لەگەڵمان بوون معنەوی لەگەڵمان بوون بەڵام هیوادارین کە لەگەڵمان معنەویانش بە قسەمان بکەن چکە ئەمە بۆ خزمەتی ئەوان لێرە پێشنیارانەیەکین گوێمان لە ڕاگرن یعنی بە شێوەیەکی گشتی من سوپاسی نەکەوت جەنابەت دانوشی هەموو میدیا وەرزشەکانەکەم بەبێ ئێسسنا ماشەڵیان لێبێ ینی دایمەن پاڵپشتم بوون لەو ئیشانە دایمەن ینی ئەزوایان کردێتە سەرمان بڵێن ئەو هاوکار سالارلەوە بەشداری کردوە منشی شەڵام بتوانم نوێنەرێکی باش بووبم یان نوێنەرێکی باش بم دەداتوە چ لە کوردستان و چ عێراق بەڕاستی و هەروە بە تایبەتی شاری سلێمانی و من هەر مڵکی کوردستانم نەکات سلێمانی بەڵام سلێمانی تێمە ئەتر لە سلێمانین و حەزەکەین خزمەت بکەین دو قسە دواوتت لەسەر فوتساڵی کوردستان تۆپی فوتساڵی کوردستان بێت پێمان بڵێ یاخود لەسەر ئەزمموی کاری خۆی لەسەر شتێ لەسەر هەر کام لە تەوری ئەمڕۆمان بێ خۆشحاڵە بین وەڵی من پێش ئەوەی باسیین کەم من سوپاسی جەنابتەکەم بۆم دەرفەتە کاکەسی دایگیان وەڵی ئەوەی کە من ئەمەیە بڵێم حەزەکەم شتێک هەیە بڵێم ئێمە لە وەرزش هەموو جار قسەیم کردووە سە قسەکەشم هی من نەماوام قسێ سە خەڵکش بەکارێن بچکە من
دام نەبەزانم کەلمەی خۆمە ئەمە وەرزش جێی هەمومانە بێتەوە کاتێک کە من ڕخنێ لە کاکەسیدا دەگرم مەبەستم کاکەسیداد نییە مەبەستم ئیشەکەیەتی بەبەستم ئێمە ڕێز و خۆشەویستی ئەوان هەر ڕخنەیەکم هەبێ هەر شتێکم هەبێ مەبەستمان هێڵە گشتێکی وەرزشە بەرەوە پێشەوە بڕۆین اینجا بە مۆزوع یاری تۆپی فوتساڵیان ساحی گەورە هەموو شتێک پێویستی بە پلان هەیە ئێمە نابێت ئەم ساڵمان لە پار خراپتر بێ بەڕاستی ئەبێ بەرەو پێشەوەی بەڵام بەداخەوە مشکلەکە لەوەی ئەیبینین هەنگاوەکان بەرەو دواوەیەن یعنی ئەوە مشکلەکەیە یعنی بەرەو دواوەیەت ئێمە ئەڵێن کاکەی گیان ئەمە هەیە ئەوە بکەن قەیچێکە گوێمان بۆ ڕاگرن خۆ من چیم هەیە کاکە ڕۆژات بەسەر تەلەڤیزیۆن وەڵام منەوەی من نەبوومە یاری کچان ناڕۆژ لە دەوری کوردستان ئەی من دەوری کوردستان زۆر جار کە قسم بۆ یەکی تۆپی کوردستان بووە ئەنی بۆ پێشکەوتنی خۆیان بووە زۆر هەبووە جوندی مەجهول بووە لە پشتی پەردەکان و قسەم کردو قسەی منیشیان ڕۆشتووە خۆ من نەمتووی خۆمە بەڵام هەروتمە با ئەو گەورەی و شکۆیە بۆ اتحادی کوردستان مێنێتەوە و من لە پاڵی پشتی شتەکانەوە بوومە بەڵام هەر ئەشمێنمەوە بەس بۆ خزمەتکردن لە ڕێوە لە ڕێگە پۆزتیڤەکەی لە ڕێگە نێگەتیڤەکەی قەت نابوومان ڕێگری لەبەرەوە هیوادارم یانەکان بیرێ بکەنەوە ئەو کەسانەی کە ئەزمونیان پێ نەک لە تۆپی فوتساڵ یانەکانی تر ئەگەر بیرۆکێکیان پێەیە بتوانن کە بگەنە قیمە و شتێکی گەورە بێنەوە بۆ شارەکان و بۆ وڵاتەکان بە قسەیان بکەن چونکە مەسلحەتیانێ لەبەرەوە هیوادارم گوێمان بۆ ڕاگرن هیوادارم یانەکان بە پلان ئیشکەن و ئیتر بەسە ئیتر یعنی کاتی ئەوە هاتووە گۆڕانکاری بکەن من زۆر سوپاسان نەکەم کاکەس لە کۆتایی بەرنامەکە سوپاسی ئامادەبوون تاکەم بەڕاستی ئەم بۆ بەرنامەکە جوانتر کرد خۆشحاڵ بووین بە هیوان بەردێکمان نابێتە سەر بەردێکەکە ئەڵێ ئاسنی سار نەبتین توانین بێتمان کاریگەرێکی بچووکمان هەبێت سوپاس بۆ وتەکانە سوپاس بۆ زانێرەکانت ئازیزان کاتی بەرنامەکەم کۆتایی پێات لە کۆتایی بەرنامەکەیە سوپاسی ئامادەبوونی دکتۆر هاوکار سالار مامۆستای زانکۆ و ناوژیوانی نێودەوڵەتی دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان بوو سوپاس ئێوەش تام سات و کاتە بینەرمان بوون سوپاسی هاوکارانم لە پشتی کامێرا دەکەم ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرموون تاڵقێکی تر و بەرنامەیەکی در بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن